سڵاتان لێبێ بەڕێزان. پێشنیارێک لەلایەن وەزارەتی پەروەردەوە کراوە کەوا وانەی پەروەردەی ئیسلامی بۆ قۆناغەکانی خوێندین بکرێت بە مێژووی ئاینەکان. وەکو ئۆزانین ئێمە لە هەرێمی کوردستان زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان موسڵمانن و ناسنامەی ئاینی هەرێمی کوردستان ئاینی پیرۆزی ئیسلام. من دەمەوێت بۆ بەنامەم جارە ڕەئی خەڵک وەرگرم کە سوکاری قوتابیان وەرگرم بزانم ئەم بڕیارەیان تاچەند پێیان دروستە، ئایا ئەمە کاریگەری خراپی لەسەر سلوک وەڵسوکەوتی قوتابیان نابێ و ئەو پێشنیارێک کە کراوە وەکوترێ ئاەت و فەرمودەکان لە ناو پەروەردەی ئیسلامی دەرەهێنرێت و وەکو ئاینێکی مێژووی باسەکرێت. لەسەر ئەم بابەتە لەگەڵ هاوڵاتیانە قسەکەم ئێوەش بینەری بەنامەکە بن. پێشنیارێکی لەلایەن وەزارەتی پەروەردەوەکەوە وانەی پەروەردەی ئیسلامی بکرێت بە مێژووی ئاینەکان تا چەند بە گونجاوی بێت. هیچی قبول نییە. بڕیارێکی زۆر هەڵەیە، بێگومان کاریگەریەکی زۆر خراپ لەسەر مناڵ دروست دەکات. ئەو بەرنامەیە کە ئەوان دایانڕشوە بەڕاستی کارەسات. وەکو خۆم ئێمە لە مەکتەبە هەفتەی جارێک ئاینمان هەبوو، جارەکەش زۆربەی جار نەمانەکەین. ئەگەر دین نەمێنێ یعنی تەواو کۆمەڵگە هەمووی شێوە. ئەگەر فێری ئاەت و فەرمودە و ڕۆشتی جوانیان نەکەی، هەی فێری چیانەکەی بەڕاستی. من چی بکەم لە کیمیا و فیزیک و عەرزم کردیەکە پەروەردەی لەگەڵانە بێت. پێشنیارێک کراوە لەلایەن وەزارەتی پەروەردەوەکەوە وانەی پەروەردەی ئیسلامی بکرێت بە مێژووی ئاینەکان. جەناب دوو کە سوکاری قوتابی ئەمە تا چەند بە گونجاوەزانی بۆ خەڵکی خۆمان کە زۆرینە موسڵمان. یعنی بەرنامەی بڵێن وانەی پەروەردەی ئیسلامیان وانەی ئاین با بڵێن بکرێت بە مێژووی ئاینەکان، ینی هەروەکو دینێکی مێژووی سیر بکرێت. ئیترە و ئاەت و فەرمودە و بەها جوانانەی کە جاران لە قوتابخانە بە قوتابی وتراوە ئێستا ئەوانەی تیانامێنێ وەکو با بڵین دینێکی مێژووی سیرەکرێتەوە. بەڵام پێ باش نییە. پێت باش نییە؟ نە هیچ بۆچی لەبەرچی؟ ئێمە ئەلحەمدولیلا سوپاس بەخوا موسڵمانین و دین بڵێن سەرچاوەی هەموو ژیانە. حەچی مناڵە لە دین لە هینەوە فێرە بێت، لە دینی خۆی بەرەوگار و فێرە بێت. لە چۆ فێرە بێت؟ لە قورئانەوە فێرە بێت، لە حەدیثەوە فێرە بێت، لەوانە جۆران لە چۆ فێرە بێت؟ لە پەروەردەی ئەمانە ئەم سەقەتانە کە دین نێڵن. بیرمە کاتی خۆی کە قوتابی بووم، یەکێک لەو شتانی کە پەروەردەی ئیسلامیان لە قوتابخانەمان خوێند با بڵێن ڕێزگرتن لە دایک و باوکە، با بڵێن ئاەتێکیان بۆ شەرحەکردین مامۆستای ئاین کەوا چۆن ڕازگۆ بین، چۆن لە کاری خراپە. ئەمانە هەمووی بەهای جوان کە فێری قوتابی هەمووی ئەوە لە سەرچاوی پەروەردەی ئیسلامیەوە دروست بووەوانە. ئەگەر بێنین من ئەو بەرنامەی ئیسلامی نێڵین بەڕاستی کارەساتە. پێت گونجاو نییە وەکو کە سوکاریکی قوتابی؟ وەڵڵا من بە هیچ پێم گونجاو نییە. من خۆم تەلابە بووم کە هینمان هەبوو بڵێن ئاین بەخواستە بەرز منتیایە، هەم مامۆستاکە شتێکی جوانی ڕێزی دایک و باوە گەورە و بچووک هەمووی لەوە هەبوو. ئێستا ئەوە گەر نێڵین بەڕاستی کارەساتە. ینی هۆکارێک بۆ بۆی پەروەردەی جوان وەرگرین. ئێستا بەداخەوە بین سەردەمەکەشی خراپ بووە لابردننی ئەمەش دیسان زۆر مشکلە و زۆر کارەساتە ئەوە لاچێت. پێم باش نییە بە هیچ شێوەیە. پاشێک لەناو پێشنیارەکان هاتووەکەوە ئاەت و فەرمودەکانیش دەربهێنرێت تەناوەکو مێژوو سیر. وەکو براکەم وەکو بڵێن دین با دین نەمێنێتەوە، دینێکی مارکسی و شوعێدانن بۆ تەلەبەی سەقەت کە ئیستا سەقەتشن تەلەبەی ئیستا هەمووی بە بۆنی ئەنتەرنێت و فەیسبوک و ئەوشتانەوە هەژیان تێکچۆ بە تەکنۆلۆژیا کاریگەری خراپ داناوە. ئەمەش دیسان بڕیارێکە شخصی خۆم هەتا بەرەو پێشەوە بڕۆین ئینسانەکان خراپە بن لە هەموو ڕوویەکەوە، لە سیلەی ڕەحمەڵەی لە دایک و باوکەڵی لە هەموو شوێنەکەەوە سەقەتە بەڕاستی هەتا دین بەرەو پێشەوە بڕوا ئێوە بە سەقەتی وەرێ قوتابیمانە بینی زۆر ڕێزی مامۆستایشیە کرد، بەڵام ئێستا بینیەوەی زۆر کەم نایبینی بە هیچ شێوەیەک جاریکە ڕێز لە مامۆستا بگیرێت. هەتا دین بەرنامەی جوان شخصیات بۆ تەلەبەدانان دێت لە دین ئیسلامەوە لە چیوە کارێک بۆ ئەم شت زیاتر بەرەو خراپە. وەڵای برام هیچ شێوەیەک لەگەڵەوەیان نیم. ئەو بەرنامەیە کە ئەوان دایان ڕشوە بەڕاستی کارەسات. خۆی لە ئەسڵا گونجاو نییە، شتێکی زۆر هەڵەیە، بەڵام لە ڕوویەکەوە توانی بڵین دەستیان خۆش بێت. بەڕاستی دەرزی ئاینیان نێشتووە. من وەکو خۆم ئێمە لە مەکتەبە هەفتەی جارێک ئاینمان هەبوو، جارەکەش زۆربەی جار نەمانەخوێن، ئەبوو بە دەرزێکی تر ئەبوو گرنگی پێ نەدرێت. نەخێر گرنگێکی وتوی پێ نادرێت دەرزی ئاین. ینی وزاریشە هەر لە پاڵ دەرسی عەرەبیە پێمە 20 لەسەر، ینی بۆ هەموو لە کۆی 700 نمرەکە 20 نمرەی بۆ ئاین. بەڵێ خۆی پێویستەکە ینی بەڕاستی دەرزی ئاین بکرێت بە دەرزێکی سەرەکی منهەجی مەکتەب. هەر لە ڕووی هەڵەشەوە پێما بێ هەڵی زۆر زۆر یا دەرزی ئاینەکە. من مامۆسای
خۆمان هەبوو مامۆستای خزمی خۆم و تێتی تەنها دەرزی ئاینەکە غەڵەتی تایە ینی منهەجێکی باشی شاندان نەناوە تاوەکو تەلەبە پێ بگەێنێ زۆر باشە کاک محەممەد من بیرمەکە کاتی خۆی قوتابی بووم لەوانەی ئاین هەندێک بەهامانە خوێنیز بۆ نمونە ئاەتێکیان ئاەتێکمان خوێن مامۆستا بەواستەکردین کە چۆن ڕێزی دایک و باوک بگرین چۆن لەسەر ئەمە پاداش دووەرەگرین چۆن ڕاستگۆ بین چۆن لە کاری خراپە دوورە ئاینی ئەمانە کۆمەڵی هۆکار بوون ئەدرا بە گوێمانە هۆکاری جوان و بەهای جوانیان فێرەکردن ئێستا لا بردننی ئەمە کاریگەری خراپی لەسەر تەلەبە و باڵی منداڵ نابێ بە تایبەتی لەسەر تایوەکە دەست پێکە هاتاوکە دڵنیایەوە کاریگەری زۆر خراپێ بێ لەسەر ینی خۆی دەرزی ئاینەکە شتێکی زۆر زەروریە بەڵام کەمان هەڵەسن لایبن لە ڕووی من دەستخۆشیان لێکم چونکە بەڕاستی ئیحتیمامێکی ئەوتوی پێ نادرێ هەر نەبێ باشترە بەڵام پێویستەکە ینی پیاچونێکی باشی بۆ بکرێ بە مامۆسایان داواکارێکی ینی زیاتری لەسەر بکەن کەوا دەرزی ئاینەکە لە کۆی قسەکان ئەوە ینی ئەو وەرەگرم کە ئێستا گرنگی کەم پێدراوە گرنگیەکەی زیاتر بکرێ زیاتر ینی ئاین دابنێتەوە بەڵێ پێویستەکە گرنگێکی زیاتری پێ بدرێت چونکە دەرزی ئاین دەرزێکی سەرەکیە وەکو قوتابیەک قەت بینیتە دەرسی پەرۆدەی ئیسلامیان ئاین کاریگەری خراپی لەسەر تەلەبە دروست کرد بێ ئێستا بەم شێوازە دەستی بۆ نەخێر بەعکسەوە کاریگەریکی زۆر باشیشەیە لەسەر کۆمەلگا لەسەر خوێندکار بە تایبەتی چونکە زۆر جار بۆ منەتۆ بیر و بۆچوونێکە تێ لە مەکتەبەکە باسیەکە لێ مامۆساکە زۆر جار مامۆسای ئاینەکە هاوکارتە بێ بۆ ئەوەی کەوا بۆ منە بیرێکی ئیلحادیت یان بیرێکی خراپت هەیە ئەو بیرە لابەری بێتە قەناعات بەڵێ زۆر باشە ینی لە کۆتایە ئێستایکی لە پێشنیارەکانەوەی ئاات و فەرمودەکانیش دەربێنن ینی ئاەت و فەرمودەی تیانەمێنن ئەمە بۆ کۆمەلگەی ئێمە کە ناسنامەی مسلمانە و زۆرینە مسلمانە ینی شتێکی ناتەبیعی نییە شتێکی زۆر ناتەبیعیە بەڵامێتر لەگەڵم حکومەتای چەوترێ پێشنیارەکەی لەلایەن وەزارەتی پەروەردەوەکەوە وانەی پەروەردەی ئیسلامی بکرێت بە مێژووی ئاینەکان تا چەند بە گونجاوی بەزانی بۆ ئێستای هەرێمی کوردستان بەڕای من ئەوە هیچ گونجاو نییە چونکە ئەوەی کە ماوەتەوە لەسەر پەروەردەی ئیسلامی بەشێکە لە قوتابخانەکان یعنی ئەو کەسانەی کە سەرکەوتوو ئەبن لە خوێندنە ئەبینی هەموو ئەو کەسانن کە پەروەردەیەکی ئیسلامی و بە شێوازەیەکی پۆشتە و پەرداخ و کەسێکی مسلمان و دیندار و خواناسن ئەو کەسانە زیاتر سەرکەوتون چا ئەگەر پەروەردەی ئیسلامی لە خوێندن لا بچێ منهەج لا بچێ ئەوە لەو بارودۆخی کە ئێستا تیاین خراپترە بێت و بارودۆخیش خراپتر کاتی خۆی ینی قوتابی بووی بینیتە ینی پاوانەی پەروەردەی ئیسلامی هەمیشە شتی جوانی باس کرد یەکێک لەوانە کە من خۆم بیرم دێ یەکێک لە ئاەتەکان باسی چاکردن لەگەڵ دایک و باوکە بۆ نمونە باسی ڕاستگۆیەکە ئەمانە بۆچی لا ببرێ ئەگەر لە کاتێکە هەموو ئەمانە شتی جوان فێری و منداڵانەکەن کە لە قوتابخانە ئەمە زیاتر ئەکەوێتەوە سەر ئەوەی کە بۆ ئەوەی کۆمەلگا زیاتر بەرە و دواکەوتوی بچێ نەک پێشکەوتوی بەلای خۆیان ئەمە پێشکەوتوی ئەسەمێنێ بەڵام پێشکەوتوی نییە بگرە ئەو کاتێک کە ئێمامان خوێن ئاەت و فەرمودەی تیاوە بەڵام ئێستا ئاەتەکانیان لابێت دواتر ئەیانێ ئەوەش هەر لابێت ئەوە کە ئەکەوێتە ئەوەی کە زیاتر ئێمە دوا ئەکەوین نەک ئەوەی پێش ئەوەکەین بکرە زیاتر دواکەوتو ئەبین زیاتر لە گومڕاتر ئەبین زیاتر بەمانای ئازادی کە ئەڵێن ئازادی ئەوە ئازادی نییە بگرە ئەوە مافگرتنی ئەو کەسەیە ینی خەڵکی خۆشمان مسلمانە ئەو دایک و باوکە پێیان خۆش ئەو منداڵی لەسەر هەمان ڕێچکەی خۆی بچێت بەتەکید وایە یعنی مسلمانەتی ئیسلام ئێمە خۆمان لەسەر ئیسلامین و مسلمانەتی پێویستە ئەو منهەجێ بێت لە منهەجە تایبەتەکان و بە تایبەتی وانە و دەرزی تایبەتی خۆی بوترێتەوە چونکە پەروەردەیەکی جوان بۆ کۆمەلگاکەمان ئەسەلمێنێ یعنی کۆمەلگاکەمان بەرەو پێشتر و باشتر و چاکتر ئەڕوات منش وڵای بەڕاستی ئەم بۆ چوونە ئەم ینی دەست پێشخەری کە کراوە کاتی خۆی بەعسی بەڕاستی کردی لە هەموو بڵین هەموو بڵین حیزبە دەستکردەکانە هەموو حیزبە دەستکردەکانە زۆربەی ئەم زۆربەی بڵین زۆربەی دژی دینن زۆربەی ینی دژی پەروەردەی ئیسلامین یەکی لەوانێکەوە بەعس بوتمان سەرەتا ئەم پێشنیاری کرد ینی دایمە وانی ئیسلامی وانی ئاینی خەنە دوای حەسەی ئینەکان پێنجەمەوە بۆی کە دەرسی کۆتاییش بەڵێ بۆی مناڵ تااقەتی بچێت ینی دووری خەن و لە دینی دووری خنەوە لە پەروەردەی ئیسلامی اینجا زۆربەی ینی فکرەکەمەکان ئەڵێن وانەی ئاینی ناڵوانی ئیسلامی بەڕاستی ئێمە دژی ئەم ڕووی داستانامەی وڵاتی خۆمانەوە خەڵکێکی زۆرینە مسلمانن ئەمە تا چەنە گونجێ لەگەڵ ئەم خەڵکی خۆمانە کە ناستامەیان ئاینیست پیرۆزی ئیسلام و زۆرینە مسلمان پێشکی پێم وتی وتم سەرەتا ئەمە بەڕاستی دەستێکی دەرکی تایە
تێکی ینی بە حەز و ئارەزوی چەند کەسانێکی دەروی ینی هەرێمی کوردستان ئێمە بەموشێ دژی ئێمە چونکە ئێمە خۆمان پێناسەمە ناسام ئیسلامیە هەرچی خۆڕۆش و جوانی و ئەخلاقە لەناو قورئانی پیرۆزایە بەڕاستی ینی هەرچی باجوانەکانە لەناو قورئانی پیرۆزایە اینجا لەو پێشنیارانە کە کراوە ئەوەیە کە ئاەت و فەرموودەکان لەناو ئاینی با بڵێن وانەی پەروەردەی ئیسلامی دەربهێنێت هەنێ وەکوانەیەکی مێژووی باس بکرێت ئاەت و فەرموودەیتیانەمێنێت لە کاتێکە ئێمە زانین مناڵی ئێمە دایک و باوکی مسلمان هەر پێی خۆشە لەسەر ئەو ڕێژکەی خۆی بڕات کە هەیە جگە لە ئەو پی جوانی و بەها جوانانی کە لە ئیسلامی بەڕاستی ڕوحی پەروەردە ڕوحی جوانکاری ڕوحی بیناسازی هەمووی لەناو قورئانە هەیە بەڕاستی هەموو چەمکە قورئانەکانە ئێمە بەڕاستی بێم گرنگی بین بەم چەمکە پیرۆزانە چونکە هەرچی کۆمەلگایە لەسەر ئەو چەمکە جوانانە پەروەردە بووە بێگومان ئێمەش بێ گرنگی بەم چەمکانە بین بەڕاستی ئەوە ئەسڵی ئینسانە ئەسڵی مرۆڤەکانە حتا ئینسان لە سەرەتایە لە پەروەردەیەکی ئاینی هەش ئاینیە بەس ئاینێکی پاک و بێگەندی غێر ئاینێکی متحەریف نەبێت ئەوەی مە لەگەڵ ئاین و ینی هیوادارین هەرێمی کوردستان لەم قەرارە پاش کەس بێتەوە چونکە بەڕاستی ینی ئەمە کاریگەری خراپی لەسەر بێ ئێمە خۆمانە بێ بەعام ینی لە کۆمەلگای خۆمانە ینی خەڵک ئیمانی زەعیف بووە پەروەردی زەعیف بووە بۆهۆی ئەم کەناڵە خراپانە بوو ئەم حەڵقە تووشیانەوە ئەبێ ئێمە بەدیدێک بدۆزینە بۆ ئەم کەناڵانە ئەم کەناڵە ڕووتان ئەم کەناڵە خراپانە ئەم پەروەردە سەقەدە ئەم یوتیوب سەقەتانە گەورترین بێ بۆ ئەوەی کە ئەم تۆزەیش لە پەروەردەی ئیسلامی گەورترین بەدیرش بۆ ئەم هێرشە فیکرانێکە بۆ مناڵان لەناو ئێمە بۆ گەنجان بۆ پیاوانێکرێ بەڕاستی پەروەردەی ئیسلامیە پەروەردەیەکی پاک و بێگەردێکە یعنی بەڕاستی کە خۆی بەگەر بۆ مرۆڤەکانی ڕەوانە کردووە پێشنیارەکەی لەلایەن وەزارەتی پەروەردەوەکەوە وانەی پەروەردەی ئیسلامی بکرێت بە مێژووی ئاینەکان تا چەند بە گونجاوی هیچ قبول نییە بڕیارێکی زۆر هەڵەیە بێگومان کاریگەریەکی زۆر خراپ لەسەر مناڵ دروست دەکات ئەو بەرنمەیە کە ئەوان دایان ڕشوە بەڕاستی کارەسەر لۆکو خۆم ئێمە لە مەکتەبە هەفتەی جارێک ئاینمان هەبوو جارەکەش زۆربەی جار نەمانەکرد ئەگەر دین نەمێنێ یعنی تاو کۆمەلگە هەمووی شێوە ئەگە فێری ئاەت و فەرموودە ڕۆشتی جوانیان نەکەی هەی فێری چیانەکە بەڕاستی من چی بکەم لە کیمیا و فیزیک و عەرزم کردیەکە پەروەردەی لەگەڵانە بێت ئێستا پێشنیارێکی لەلایەن وەزارەتی پەروەردەوەکەوە وانەی پەروەردەی ئیسلامی بکرێت بە مێژووی ئاینەکان ئەمە تا چەند بە گونجاوزانی بۆ وڵاتی خۆم خۆی ڕاستی لە حەقەتەن پەروەردەی ئیسلامی جوانترین پەروەردەیە ینی لە ناو هەموو ئاینەکانی خۆی گەورە کە دابەزیوە بۆ مرۆڤایەتی جوانترینن بەڵام ئاینی ئیسلام کە بە کۆتا ئاین ناسراوە لە کۆمەلگای کوردی خۆشمانە کە با بڵێن ئامی خەڵک ینی موسڵمانە الحەمدولillah زۆر ضرورە بە حەقەت بە تایبەتی لە مەکتەبە کە ئێمە ئەڵێن مناڵەکانمان بۆ پەروەردە ئەچێ یعنی ئەبێ پەروەردەیەک وەرگێک کە لەسەر دینی ئیسلام بێت بەناوی وەزارەتی پەروەردەیە ئینجا فێرکردن پەروەردە ئەنجا فێرگن پەروەردەکە لە پێشەوەیە بەڵام ئەم پەروەردەی ئەمان ئەیان ئەوێت ئایا بەو شێوەیە کە لە با بڵێن قەناعەتی خۆیانەیە یان بە ئەوەیە کە خۆی گەورە ئەمری لەسەر ئینسان کردووە کە پێویستە بیکات ئەمە تا چەند بە گونجاوزانی ئەم بڕیارەیان ئەم پێشنیارە کە کراوە بۆی وانەی پەروەردەی ئیسلامی بە یەکجاری لا برێ و کرێ بە مێژووی ئاینەکە خۆی بەڕاستی هیچ قبول نییە ینی بە هیچ شێوەیەک چکە ئاینی پیرۆزی ئیسلام بە جوانترین ئاین ناسراوە ینی کاریگەری خراپی چی دروستەکات ینی بەڕایتەوە بۆچی پێت باش خۆی حقت ئەگەر بینە کاریگەری زۆریەیە لە ئێستاە کە پەروەردەیەکی لەو شێوەیە هەیە ینی لەسەر و ئەوەشەوە سیرەکەی چەندها ڕێکخراو هەیە چەندها با بڵێن شوێن هەیە کە کراونەتەوە بۆ فێربوونی قورئان و فەرموودە و ئەو بابەتانە سیرەکەی لەگەڵ ئەوەیشا هێشتا بەشێکی زۆری خەڵک لە گوناح و داوانایە بە حەقەت جەناب دەڵێ ئەم بوانەیە پێویستە زیاتر گرنگ پێ بدرێت ژمارەی وانەکەی لە هەفتەیەکە زیاتر نەک لا ببرێت پێویستە زۆر زیاتر پەرەی پێ بدرێت نەک نەمێنێت یان کەم بکرێتەوە یان لی بەبڕدرێت یەکێک لە پێشنیارەکان ئەوەیە کەوا هەرچی ئاەت و فەرموودەیە لە ناو وانەکەیە دەربهێنرێت و وەکووانەیەکی بۆکو ئاینێکی مێژووی باز بکرێت ئەمە ینی دەزانین لەم سەردەمە خراپەی کە ئێستا تەکنەلۆژیا کاریگەری خراپی لەسەر پەروەردە دروست کردووە بە گشتی ینی کاریگەرەکە خراپتر نابێ ئەمەشی 100% خراپتر ئەبێ 100% ئەو کاریگەری کە ئێستا هەیە لەسەر
با بڵێن مناڵ بە تایبەت ئێمە زۆر جار کە ئەچوینە مەکتەب یان پێش ئەوەی بچینە مەکتەب باوکمان هەموو کاتێ لە تەمەنی 5 ساڵی 4 ساڵی و لەگە خۆیان ئەیبردین لە ڕیزی پێشەوەی مزگەوتە لە سەفەکانی پێشەوەدایەنە ئەی بە فێری نوێشکردن بن فێری با بڵێن قورئان بن فێری خوێندنەوەی قورئان و لەبەرکردنی فەرمودەکان بن بەڵام لەگەڵ ئەوەیشا لە مەکتەبە هەر ئەمان خوێن یعنی لەگەڵ ئەوەشا فێری نوێژ ئەبووین فێری دەستنوێژگرتن ئەبووین فێری ئادابەکانی با بڵێن لەگەڵ خێزانە چۆن بین لەگەڵ کاتی خۆی مامۆستا فێری نوێژی کردوم لە مەکتەب ڕاستە فەرمی بە حەق ینی هەمووی عام وایە ینی هەموو کەسێک لەو تەمەنەیە بە تایبەت لە کۆمەڵگایەکی کوردی خۆمان ینی بەڕاستی تازە بە تازە خەریکە وای وەکو چاو لە وڵاتانی ئەوروپی و کۆمەڵێک شتی خارجی ئەکا ئەجینا کۆمەڵگای کوردی ڕەسەن زۆر جوانە بەڵام وردە خەریکە فێری چاولێکەری خارجی و دەوروبەری وڵاتانە بین ئەمەش کاریگەری زۆر خراپی ئەبێ بە حکمی ئەوەی سۆشیال میدیا ئینتەرنێت ئەمانە بەڕاستی زۆر وەزعیان تێگیە لەم سەردەمەی کە دەزانین سۆشیال میدیا کاریگەرێکی زۆر خراپی لەسەر پەروەردەی تاک بەگشتی دروست کردووە هاوڵاتیان پێیان باشەکەوە گرنگی زیاتر بەوانەی پەروەردەی ئیسلامی بدرێ وەک لەوەی کە ئێستا پێشنیار کراوە زیاتر گرنگیەکەی کەم کرێتەوە ئاەت و فەرمودەکانی تێدەلا بێت ئێمە لەسەر ئەم بابەتە بەردەوامە بین زیاتر کە سوکاری قوتابیان وەرگرین لەسەر ئەم پێشنیارە بەڵامەچینە ناوبڕێک وەگەڕینەوە ناچێت لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ بەڕێزان دەمەوێت لەسەر ئەو پێشنیاری وەزارەتی پەروەردە کە پێشنیاری کردووە وانەی پەروەردەی ئیسلامی لە ناو مەنهەجی پەروەردەییە لابرێت لە قوتابخانەکە بکرێ بە مێژووی ئاینەکان لەگەڵ هاوڵاتیان و کە سوکاری قوتابیان قسە بکەم بزانم ئەم پێشنیاریان پێچۆنە تا چەند کاریگەری خراپ لەسەر پەروەردەی منداڵ و قوتابیانمان دروستەکە لەسەر ئەم بابەتە ڕێیاوان وەرەگرم ئەوەش بینە فەرموو پێشنیارەکەی لەلایەن وەزارەتی پەروەردەوانەی پەروەردەی ئیسلامی لا ببرێت بکرێت بە مێژووی ئاینەکان ئەمە تا چەند بە گونجاو بێزانانی وەکو کە سوکاری و قوتابی کە منداڵەکان لە قوتابخانە پەروەردەی ئیسلامی بۆچی بکرێ بەوانەی مێژوو بۆ یعنی سەردەمی زووش لە سەردەمی حکومەتی عێراقیە پەروەردەی ئیسلامی هەبوو ئێمە ئەمان خوێند و هیچ کێشەیەکی شتیان نەبوو پەروەردەی ئیسلامی خۆی بۆ خۆی پەروەردەیەکی تایبەتە لە ساڵ 98 ئەم میلەتی کوردە موسڵمانە یعنی بۆ بێ پەروەردەی ئیسلامی لا ببرێ ئەوە شتێکی زۆر خراپە زۆر نەشیاوە زۆر نامەعقولە بەڕاستی من بیرمە کاتی خۆی کە تەلەبەم ڕەنگە جەنابی سەر لە مەکتەبا بووبی لەناو پەروەردەی ئاینە کۆمەڵی شتمانە خوێن لەبارەی ئیسلامە بۆ نمونە ڕێزگرتنی دایک و باوک ئاەتێک بۆی ڕوونەکردینەوە مامۆستا چۆن ڕێزی دایک و باوکمان بگرین چۆن ڕێزی گەورە بگرین چۆن ڕازگۆبی ینی ئەم بەها جوانانەمانە خوێن لە پەروەردەی ئیسلامی ئێستا ئەیانوی ئەمە لا برن کاریگەری خراپ لەسەر وشەی پەروەردەکە دروست ناکە کە وەزارەتی پەروەردە و فێرکردن چۆن دروستی ناکە خۆیان شعارێکیان هەیە پەروەردە و فێرکردن من پێم وایە پەروەردە لە ئیسلامە یا لە بەرنامەی ئیسلامیە لە دینی ئیسلامیە سەرچاوی گرتووە ئەگەر ئەوەی لێ بکەیتەوە ینی من چی بکەم لە کیمیا چی بکەم لە فیزیا چی بکەم لە ئەحیا ئەگە پەروەردەی لەگەڵانە بێت کەسێکی زۆر ئەبقەریمان لەو بابەتانە هەبێ بەڵام بەڕە شتێکی جوانەوە نەبێ حتمانگە بەڕە شتێکی جوانە نەبێ نابێت ئەستەن مناڵ کە ئەچێتە مەکتەب کاچێتە قوتابخانە سەرەتا مناڵە یعنی تەمەنی 6 ساڵە تەمەنی 7 ساڵە معقول نییە ینی تۆ پەروەردەیەکی معقول پەروەردەی نەکەی ئەنجا دوای فێریکە ئەبێ پەروەردە بکرێ ئەنجا فێر بکرێ پەروەردەش لە ڕاستیە بەڵێ لە ماڵەوە هەموو کەسێک پەروەردەکرێ هیچ کەسەوە بە شێوازی خۆی بەڵام پەروەردەیەکی دروست ئەو پەروەردەیە کە لە دینی ئیسلامە هەیە ئەو پەروەردەیە کە لە قورئان و سەرچاوی گرتووە ئەگەر وانە بێ بەڕاستی و پەروەردەیەکی سەقەتە ئێستا لەناو پێشنیارەکە هاتووە دەڵێن هەرچی ئاەت و فەرمودەیە بێ لا ببرێت تەناوەکو مێژوو باسی ئیسلام ئەجا ئەوە چیە مێنێتەوە ئەگە ئاەت و فەرمودە لا ببرێ یانێ بێ ئێمە سبەینێ لە کۆمەڵگەی کوردەواریە ئەبێ ئافرەتی ژمارە نەکرێت ئەبێ کەسر نەچێ بۆ سەر قەبران لەگەڵێتەوە پێ دوایە چێتە خانەی پێشکەوتنی وەزارەتی پەروەردەوە ینی واسەی خانەی پێشکەوتنەوە من نازانم پێشکەوتن لەکوێیە پێشکەوتن لە چی بینی ینی بەڕاستی تو ئاەت و فەرمودە دەربێنی مناڵەکان فێرنەکەی ئەی فێری چیانەکەی ئەگە فێری ئاەت و فەرمودە ڕۆشتی جوانیان نەکەی ئەی فێری چیانەکەی بەڕاستی من چی بکەم لە کیمیا و فیزیاوە و عەرزم کردیەکە پەروەردەی لەگەڵانە بێت ئەو مامۆستا بەڕێزێک کە کیمیا ئاڵێتەوە یا کە فیزیا ئاڵێتەوە گە تەلەبەکان ڕێزی لێ نەگرن چ بەهایەکی هەیە چ زانستێکەوە بەڕاستی زانست نییە ئەو کەسێکی کە زانایکی کیمیایە زانایکی فیزیایی ئەگەر پەروەردە و ڕۆژتێکی جوانی نەبێ ئەم عیلمە و زانیاری بخاتە خزمەتی مرۆڤایەتیوە خزمەتی خەڵک بەگشتیەوە ئیترە و کاتە بەهایەکی هیچ بەهایەکی نییە بەڕاستی
یعنی تۆ ئەگە فیزیاشێکی تەواو کردی بێت لە بارەکەی خۆت تا ئیشکەی بتوێ خزمەت کرد بە وڵاتەکەی خۆت ئەگە پەروەردەیەکی جوانی لەگەڵانە بێ بەڕاستیەوە عیلم نییە عیلمە بەڵام عیلمێک جوانە تەواوە تۆکمەیە کە پەروەردەیەکی جوان و ئەخلاقێکی جوانی لەگەڵا بێ ئەو خزمەتی خەڵکە ئەو پەروەردە جوانش بەڕاستی مەفروزە لە پۆلی بنەڕەتیەوە دەست پێ بکە تا ئەو ئاسی کە تەواویەکە چۆنەڵێ هەر مێژووی وەکو مێژووی سیر ئەکرێ هیچ بەهایەکی پەروەردەی ئاینی هیچ شتێک لە هیچ مناڵ هیچ ڕۆی کۆفێ شەویستێک لای مناڵەوە دروست بەس مێژوێک و تەواو هیچی کە فێر نابێت ئەمە کاریگەری خراپ دروست ناکا بۆ نمونە دایک و باوکیش گیر بخۆن بەدەست تەلەبەکەیانەوە زۆر یعنی کەمتر لە ئاینی ئیسلام تێگات ئەو کاتە زۆرینەی وڵاتی خۆمان مسلمانە سپاس بەخۆ زۆر بەکەم بکرێ بەڕای تۆ ئێستا ئەم پێشنیارە هەیەکەوە وای لێ بکرێ ئاین وانەی پەرۆدی ئیسلامی کە خۆی لە هەفتەیەکە یەکوانەیە ڕەنگەوانەکەی زۆر جار تەلەبە هەر بڵێن نایخوێنن یعنی ئەمە چۆنەڵی کەمگرتنی ئاینی پیرۆزی ئیسلام نییە بۆ خەڵکێک کە زۆرینە بەس ئەوەیە یعنی مە بەستیانەوێ کە کەمتر ئاین ئیسلامۆنیە بڵاو سپاس بخۆ ئێستا ئێمە زیاتر میلەتی کورد ها زیاتر مسلمان زیاتر پەرە بە ئاینەکە ئاین بەڵام ئێستا ئایانوێ ئەوە نەمێنێ مەبەستیان ئەوێ بەڵام نابێ ئەو شتا وەزارەتی پەروەردەیش تطبیق نەکرێ وەزارەتی پەروەردەیش ناوەکەی بەم شێوازەیە پەروەردەی اینجا فێرکردن پەروەردە بێ ئەنجا فێرکردن بێ وانەی ئاینی بۆ نمونە پەروەردەی ئاینی یان پەروەردەی ئیسلامی کە هەبوو هۆکارێک نەبوو بۆ ئەوی منداڵ چۆنەڵی بە ئیجباری فێری و بەها جوانانە بۆ نمونە زۆر منداڵ هەیە بۆ نمونە دایک و باوکە حەزەکە بیبا لە شوێنێک دەرزی پێوتر تاقەتی نییە منداڵەکە بەڵام لە قوتابخانەیە مامۆستا بە زۆر فێریە بابە زۆر یعنی خۆشەویسترە بێلات کە لە قوتابخانە فێر بکرێت وەک لە ئەوەی بڕۆی بۆ شوێنێکی تایبەتتر من وەکو قوتابیەکی زانکۆ هەتا ئێستا کە پەروەردەی ئیسلامی خوێندووە لە پۆلی 12 شەوازم نەی نەهێنابوو ئێستا ناکرێت کە قوتابیەکە پۆلی یەکی سەرەتاییە لە سەرەتاوە فێری دینەکەمان و فێری قورئان و ئەم شتانیان نەکەین هەر لە سەرەتاوە فێری ڕێزگرتن لە مامۆستاکان لە دایک و باوک هەتا وەکو فێری ژیانت ئەکام ئاینە و نابێت هیچ دەستکاریەک بکرێ لە قورئان و دەستوورەتەکانی نابێت چونکە ئەوە ئێمەی بەرهەم هێناوە لەم ژیانە و فێری کردوین چۆن ژیان بکەین ئێستا جەناب دووتت قوتابی زانکۆ یعنی لە پۆلی 12ش وانەی ئاین خراوەتە پاڵ وانەی عەرەبی لە 600 نمرەکەی قوتابی 20 نمرەی بۆ ئاین حسێبە ئەمە جۆرێک لە کەمکردنەوە بێرزشکردنی ئیسلام ئەوە هەر بێڕێزیکردنە بەرامبەر ئەوە بەڕاستی ئەمە قوتابی پێمان ناخۆشە ئاین بەشێکە لە دینەکەمان و لە ژیانمان نابێ ئەوە ئاوادا بنێ خۆی بایە بە تایبەتی دەرزێ بایە و بە جیا تاقیکردنەوەکانمان لێ بکردە بەڵام خراوەتە پاڵ ئەوە ئێمە ئێستاش هەر پێمان ناخۆشەکە من خۆم تەواوم کردو بەشی ئاینم نەماوە بەڵام هەر بێ ڕۆژانە من هەر قورئانە خوێنم ئێمە کاتی خۆی ڕەنگە جەنابیش هەر هەندێک لایەتەکان بیرما بێ یەکێک لەو شتانی کە لە ئاین ئامان خوێند باسی ئەوە کرد چۆن منداڵ ڕێز دایک و باوکی بگری چۆن ڕازگۆ بێ ینی ئەمانە هەمووی بەهای جوان بوون لە ڕێگەی پەروەردەی ئیسلامیەوە لە ڕێگەی وانەی ئاینەوە فێری ئێمە کرا لە مەکتەب ئێستا ئەمانە لا ببرێت وەکو وانەیەکی مێژووی سیر بکرێت تەلەبە کاریگەری خراپی لەسەر دروست نابێت بەدڵنیاییەوە کاریگەری بۆ ئێستاینە بۆ ڕابردووی چونکە ڕۆژ بە ڕۆژ فێریشتی خراپە بێ ئێستا لە سۆسیال میدیای هەنێشتمان هەیە کە فێرمانەکە بڕاستی خراپن ئێمە بێ خۆمان لی دوورکەوینەوە ئەنجەستە منداڵەکان ئاتا گەورە بن ئەو شتیان نەبێت بەڕاستی لەوانە نزیکە بنەوە ئەمە قورئانە نزیکمانەکاتەوە لە شتە باشەکان ئەگەر لا ببرێت زۆر نزیکە بنەوە لە شتی خراپە و ئەم وڵاتە شتی باشی تا نامێنێ بەڕاستەوردە منداڵ بەرە و ئاکاری خراپتر و ڕەوشی خراپتر و خراپتریش ئاڕات هیچی گرنگی تانە پێشنیارەکەی لەلایەن وەزارەتی پەروەردەوەکەوە وانەی پەروەردەی ئیسلامی بکرێت بە مێژووی ئاینەکان تا چەند بە گونجاوی بێت هیچی قبول نییە بڕیارێکی زۆر هەڵەیە بێگومان کاریگەریەکی زۆر خراپ لەسەر مناڵ دروست دەکات ئەو بەرنمەیە کە ئەوان دایان ڕشوە بەڕاستی کارەسەر وەکو خۆم ئێمە لە مەکتەبە هەفتەی جارێک ئاینمان هەبوو جارەکەش زۆربەی جار نەمانە خوێن ئەگەر دین نەمێنێ یعنی تەواو کۆمەڵگە هەمووی شێوە ئەگە فێری ئاەت و فەرمودە ڕۆشتی جوانیان نەکەی هەی فێری چیانەکەی بەڕاستی من چی بکەم لە کیمیا و فیزیک و عەرزم کردیەکە پەروەردەی لەگەڵانە بێت پێشنیارێکە لەلایەن وەزارەتی پەروەردەوە کەوا وانەی پەروەردەی ئیسلامی لا ببرێ بکرێ بە مێژووی ئاینەکان ئیسلام جوک و دینێکی مێژووی سەیر بکرێت ئەمە تا چەند کاریگەری خراپ دروستەکە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر مناڵ دروست ئەکا بۆ داهاتوو ئیسلام ئینسان پەروەردە ئەکات ئەوە ئیسلامە ئینسانی پەروەردە کردوگانێتی ئەم قۆناغە کە ئێمە بە موسڵمانەتی ناسانوە
ئەوە دینی ئیسلام ئەوە قورئانە ئێمە گەیانەوە ئەم ڕۆژە بێگومان بڕیارێکی هەڵەیە ئەمە بۆ وڵاتێکی وەکو خۆمان کە زۆرینە مسلمانی دایک و باوکەکە کە قوتابەکەیان منداڵەکەی نێرێ بۆ قوتابخانە بۆی سەرەتا فێری پەروەردە بێنجا فێرکردن لەناو ئەم وەزە خراپەی کە سۆشیال میدیا کاریگەری خراپی دروست کردووە یعنی زەرەر و زیانی زیاتر نییە وەک لەبا بێگومان زەرەر و زیانی زۆرترە بێت بە زیایشەوە نەک زۆرتر ئێمە کە هەوڵ بدەین مناڵ پەروەردەکەین ئەبێ لە ئاینی ئیسلامەوە پەروەردەی بکەین هەوڵ دەیم خۆشمان لەیانەوە فێر بووین خۆشمان لە دینی مامۆستا لە مەکتەب فێری نوێژی کردم چۆن ڕێزی دایک و باوکی وەڵاوە بوو لە مناڵێ ئێمە لە مەکتەب لە سوورەتی فاتیحە و قول هو الله أحد مەعوذەتەینەوە ئێمە مامۆستا لەوە فێری کردوین بێگومان لە مەکتەبیشەوە فێرە بی پێشنیارەکە هاتوو ئەڵێ ئاەت و فەرمودەکانە بێ هەمووی دەربێنرێ لەوانەی پەروەردەی ئیسلامی هەڵەیە بڕیارێکی زۆر هەڵەیە بێگومان کاریگەریەکی زۆر خراپ لەسەر مناڵ دروست دەکات چی بکرێت باشە بۆ منە بۆم بێ ڕێکارێک بکرێت بگیرێتە بەر بۆ ئەم کارە نابێ بهێڵین بەڕاستی چۆنە بێ بێڵین ئیسلامەتی و مسلمانەتی لە ناو ئێمەیەلا ببرێت بچی شێوازێک ئێمە هەوڵ بدەین ئەوە قبول بکەین خۆ ئێرە ئەوروپا نییە ئێرە وڵاتی زۆرینە مسلمان ناکەن کە خەڵکێک زۆرینە نەک زۆرینە و هەمووشی مسلمان و کەمینەی تایە ئاینەکانی تریتیا بەردەستە کرابێ بەڵام ئێرە ئەبێ ئێمە بە هەمومانەوە هەوڵدەی نێڵین ئەو کارە ساتە ڕوو بدات جەناب دۆکو با بڵێن خاتونێک تا چەند پێت گونجاوە کەوانەی پەروەردەی ئیسلامی بکرێت بە مێژووی ئاینەکان یان جۆرێک لە جۆرەکان ئیسلامی ژەر وەکو دینێکی مێژووی سیر بکرێت وەکو دینێکی کۆن سیر وڵایی ئەو بڕێرە هەڵەیە وەکو ئەوی سووتیم بڕیارە زۆر هەڵەیە ئەسڵەن ئێمە وڵاتی مسلمانین خۆ ئەوروپانیە ئێرە ئەوروپانیە زۆر هەڵەیە لە ڕووی فکرەوە لە ڕووی دینەوە لە ڕووی کولتورەوە جیاوازین لە وڵات زۆر هەڵەیە هەمومان لەسەر دینی ئیسلام پەروەردە بووینە کەواتە بێ مناڵەکانمانیش هەمان ڕێگا بگرنە بەر زۆر هەڵەیە کەس و کارم هەیە لە وڵاتانی دیکە باسی لەوان کردووە کاتێک کە قوتابخانەکە ئەزانێت منداڵێک مسلمانە یان دایک و باوکی مسلمانە منداڵەکان مسلمانە وانەی تایبەتی دینیشان بۆ داناون یانیەوە لە ئەوروپاش بەم شێوازە ڕێزی دینی کەس بەڵێ بێگومان هەمانە ئێمەش هەمانە لە دەرەوە ئەسڵەن قوتابخانەکان نیست جیاوازە قوتابخانەی ئیسلامی لەوێ هەیە باشە لە وڵاتانە موجود بێت لە وڵاتانە کە بتوانن قوتابخانی ئیسلامی تایە دابنرێت و مناڵیتیا پەروەردە بکرێت ئێرە بۆ بتوانن بۆ ئەوا بکەن کەەوە ئەمەلا ببرێت سەبەبی چییە؟ پێشکەوتن سەیریەکەن ئەمە پێشکەوتن بڵێم ئەو پێشکەوتنەی لە دینە هەیە ئێستا بڕۆ جوولەکەکان لەسەر قورعان هەنێشت دەرەکەن هەمووی خەریکە گەڕێتەوە سەر قورعانەکەی ئێمە کە دەرکرێ ئیسلامەکەمان دینەکەمان دەرکرێ لە مەکتەبەکان ئەیتر پرۆگرامەکەمان نیست سەرناگرێت کاریگەری سۆشیال میدیا کاریگەری خراپی لەسەر پەروەردەی تاک و منداڵ بەگشتی دروست کردەوە کاریگەرێکی خراپ ئەنی ئەمەشی بچێتە سەر ئەوەی تر کاریگەرێک خراپتر ئەبێ مناڵمان ڕۆژ بە ڕۆژ ئەسڵەن نەڕێزە زانێ نە سۆز و محەبەتە زانێ دین فێری چیمانەکە ئەسڵەن دینە فێری سۆز و محەبەتمانەکە ئەگەر دین نەمێنێ یعنی تەواو کۆمەڵگە هەمووی شێوە بۆی تەلەبە ڕێزی مامۆستاکەی بگرێ ڕێزی گەورە بەڵێ بەدڵنیایی وایە کۆمەڵگە هەموویە شێوێ ئەو کاتە هەر کەس بۆ خۆیەتی کەسی ناوێ ئیسلام ئەو دینەیە کە زۆر مەمانی فێری کۆمەڵی بەهای ڕەوشتی زۆر بەرز کردووە کە لە ژیانمانە توانیمانە ئەو بەها ڕەوشتیانە بپارێزین و ڕێزی چواردەوەرەکەشمان بگریت جاران لە قوتابخانە کاتێک کە وانەی پەروەردەی ئیسلامیمانە خوێن هەمیشە و ئاەت و فەرمودانی کە باسی بەهای بەرزیانە کردوەک و ڕێزگرتنی دایک و باوک وەکو ڕێزگرتنی گەورەکان ڕێزگرتنی مامۆستا ڕازگۆی و هەموو بەها جوانەکانی تر لەناو پەروەردەی ئیسلامیا بوو بەڵام ئێستا ئەوەی کە پێشنیار کراوە پەروەردەی ئیسلامی بکرێ بە مێژووی ئاینەکان وەکو هاوڵاتیان باسییان کرد کاریگەری خراپ لەسەر پەروەردەی منداڵ دروستەکە کە وەزارەتەکەش وەزارەتی پەروەردە و فێرکردنە چونکە پەروەردەی جوان توانیمانە پێشووتر بە ئەزمون لە وانەی پەروەردەی ئیسلامی وەربگرین هەرچەندە زۆریش ئێستا وانەی پەروەردەی ئیسلامی کەم کراوەتەوە لە هەفتەیەک کراوە بۆ یەکوانە و زۆر جوانەکەش لە کۆتا دەرزا خوێنێت بۆیە باسییان لەوە کردکەوە کاریگەری خراپی ئەم پێشنیارە ڕەنگە لەسەرەوە بێ کە منداڵ نتوانانی وەکو پێویستە و بەها جوانانەی کە جانان لە قوتابخانە وەرمانەگرت ئێتر منداڵی ئێستا وەری بگرێت پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکتری تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم.